حتاکەنگی دێجەلا عێراقی گوێڕایە لێ چارچوبێ و سادریان بیت هێزەکە دژی چێ بووە بناوێ هێزا مەدەنی و ئەڤروکیاژی دێ لە کەڕادە خۆپیشاندانان بکەن ئانکو سێ خۆپیشاندان یەک دەمێدا هەر سێژی لێ دژی هەبوو لێ دژی ئارمانجێن هەف دخوازم دکیوانێدا ژێ هێژایە شێروان شەمێرانی چاودێرێ سیاسی ژێ سلێمانیە بپرسم هێژایە شێروان گەلک بەخێراتیە کوردستان 24 ئەڤروکیا تو چاوەڕێتکەی کو دناو بەراوان هەر سێ هێزên جودا خۆپیشاندانên جودا بۆ ئەرمانجên جودا ئاڵۆزی دەربکەون. سپاس بسم الله الرحمن الرحیم. لە سێ شوێنە بەڵام دوانیان زیاتر لە یەکەوە نزیکن ئەوەی کەەوە ساحە فیردەوس بەگوایە ئەڵێن هێزە مەدەنیەکانیان شرینەکانیان هەر کامێکیان ئەوە هەمان ئامانجەکانی سەدرەکانیان هەیە بەڵام ئەوەیە کەوا تێکەڵیان نەبوون چونکە زیاتر ئەوان ئەیانەوێت هەر لە ڕێشەوە سیستەمی سیاسی عراقی بگۆڕن نەک تەنها هەڵۆشاندنەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختەی نوێ بۆیە زیاتر تێکەڵیان نەبوونیان بۆ ئەوەی کەەوە نەڵێن چوونە ژێر ئاباکەی مقتەدا سەدەر ئەگینا لەگەڵ سەدرەکانە ساحەی فیردەوسی کەڕادا لەگەڵ سەدرەکانە ئامانجێکیان هەیە تا ئاستێکی دیار. ئەوی تریان ئەوەی کەوا پەیوەندی بە چوارچەوەی هەماهەنگیەوە هەیە ئەوە دووەم جاریانە بەڵامێکی زۆر نزیک نابنەوە لەو شوێنانەی کەوا سەدرەکانی لێ باوەتاکی تر ئەو شوێنەی کە زیاتر لە نێوان جسری معلق لەگەڵ ساحەی حوڕیەیە ئەلەویا ئەوە سنتەری بارەگاکانی ئەمار حەکیمە زیاتر ئەوەکەوە ئەو جۆرەشتانە ئەجوڵێنە بۆ ئەوەی کەوار کە بەراتێکی جەماوریانەی مقتەدا سەدر بکات نایەنە ناو ناوچەی سەوز هێزە ئەمنیەکان بە جسری معلقیان بە کۆنکریت داخستەوە بۆ ئەوەی کەەوە ئەوان نێنە ناو ناوچەی سەوزیان ئەمان نەڕۆن بۆ لای ئەوان بەڵام بە هەر حاڵ دروستبوونی گرژی دوورە چونکە سەدرەکان زیاتر خۆیان ئەپارێزن لە پێکدادان لەم مەرحەلەیە. باشە هێژای شێروان یعنی کە تو دەڵێ گرژی دوورە ممکن نییە سەری هەڵبداتیان ڕۆ بدات ئەوە لەسەر ئەو ئەساسەی خۆپیشاندانی هەفتەی ڕابردوو کە لێ نێوان ئەم هەردوو هێزانە گرژی ڕوونەدا ئایا دروستبوونی هێزی سێیەم بە ناوی هێزی مەدەنی شک و گومان دروست ناکات و گرژی و ئاڵۆزی حتا شەڕ و بڕۆبوونەوە ڕووبدات؟ هێزی سێم هێزێکن دوورن لە هەمویان یعنی ساحە فیردەوس لەگەڵ شوێنی چوارچەوەی هەماهەنگی زۆر دوورن لەگەڵ سەدرەکانە هیچیان بۆ دروست نابێت چونکە ئامانجێکیان هەیە وەکوتم ئامانجێک تۆزێ لە سەدرەکانیش زیاتر ئەڕۆن نەک بەوەی کەوا بەرامبەر سەدرەکان بن زیاتر ئەوان بەرامبەر بە چوارچەوەی هەماهەنگین بەرامبەر بە ئەو هێزانن کەوا لە 2004ەوە هەتا ئێستا حکمی عراقیان کردووە ئەمانە هەموو جارێک لە ساحەی تەحریر یان با بڵێن لە بابوشەرجی لە بەغا هاتوونەتە سەر جادەکان بەڵام ئێستا زیاتر بارودۆخەکە لە بارە بۆیان ئەگەر گرژی ڕووبدا لە نێوان ئەوان و چوارچەوەی هەماهەنگیا ڕوئەدا بەڵام هێشتا ئەڵێم شوێنەکانیان دوورە ئایا ئەگەر لە ڕێگا بن لە یەک لا پێ ناچێ من خۆیان ئەپارێزن هەموو لاکان خۆیان ئەپارێزن مەگەر حەجی شابی ئەڵاومە حەجی شابی شەر ئەوێت خۆی بپارێزە لەوە مەسئلەکە لێرەیان لەوە نییە ئایا گرنگی ئایا گرژی ڕوو ئادایان ڕوو نادا بابەتەکە ئەوەیە چاچ ئاستێکەوە ئەو ئامانجانەی ئەیانەوێ ئەتوانن بەدەستی بێنن چوارچەوەی هەمانگی زیاتر بۆ تەحەدایەکی مقتەدا سەدرا بۆ ئەوەی کەوا هاوسەنگێکی جەماوەریانە هەوڵ ئەدا هاوسەنگێکی جەماوەریانە دروست بکە بەرامبەر بە سەدرەکان بۆ ئەو فشارێکەوە ئێستا دروستی کردووە لەسەر دەستگاکانی دەوڵەت ئەیانەوێ بڵێن ئێمە پارێزگای دەستگاکانی دەوڵەت ئەەکەین ئەوەیە ئامانجەکە چەند ئەوان ئەتوانن بپێکن بەڵامێکی لە ڕووی جەماوەریەوە هێشتا سەدر زاڵی سەرجادەیە. باشە ماوەستا شێروان هەر هەمویان داوا دەکەن کێ جێبەجێ دەکا حکوومەتی ئێستا حکوومەتێکی کاربڕێکرا دوێنێ مستەفا کازمیش خۆی گوتی ئامادەم دەستبەرداری پۆستەکەم ببم ڕادەستی هێزەیەکی هەڵبژێردراو یانجی ئالیایەنێکی حکوومەتێکی هەڵبژێردراو بیکەم کێ حکوم دەکا لە عێراق کێ حکومە جێبەجێ دەکە لە عێراق چوارچەوەی هەمەهەنگی زیاتر بۆ ڕوبەڕووبوونەوەی سەدریان بۆ کەمکردنەوەی ئەو ڕەنگەی کەوا داوێتی بە جەماوەر گوایە هەموو جەماوەر داوای ڕۆشانەوەی پەرلەمان و گۆڕینی ئەم دەموچاوی ئێستا ئەکا ئەوەی کەوا داوا ئەکا مقتەدا سەدرە لەگەڵ هێزە مەدەنیەکان لە ساحەی فیردەوس کێ جێبەجێی ئەکا ئەوە قورسە ئەبێ فشارێک بکرێگینا ئەو هێزانەی کەوا ئێستا لە پەرلەمانان هەمویان ئەنتی سەدرین نایانەوێ بە هیچ شێوەیەکەوە پەرلەمان هەڵبۆشێتەوە بەڵکو ئەیانەوێ بە زووترین کات کە حکوومەت پێک بهەیە بۆیە مستەفا کازمی ئەو قسەی کردووە کەوا من ئامادەم
حکوومەتێکی هەڵبژێررا و بێت من دەسەڵاتی تەسلیم ئەەکەم ئەو دەسەڵاتە کاتی حکوومەتەکە نەیە حکوومەتەکە بێ ئەبێ پەرلەمان کۆ بێتەوە ئەبێ کورد سەرۆک کۆمار دابنێ ئەبێ دەنگی لەسەر بدرێت تەکلیفی حکوومەت کرێ هەموو ئەمانە بەو شکل ئاڕۆ ئەمە مەسارێکی هێشتا تۆزێت دوورە ئەیانەوێت لە شوێنێکی کە پەرلەمان کۆ بێتەوە لە دەرەوەی ناوچەی سەوز بەڵام ئەوەش هەر قورسە ئەوە زیاتر ئیستیبزازی سەدرەکان ئەکا ئەوەی کەوا ئەوێت جواب باتەوە من وازان من لەم مەرحەلە دادگاش نییە هەرچەندە ئێستا داوایەکەیە لە دادگای فیدراالی بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان بە ئاعتیباری ئەوەی ئەم پەرلەمانە ئەم بارودۆخای سیاسی ئێستا عراق نادەستوریە پەرلەمان نەیتوانێت ئەو تەوقیتاتە دەستوریەوە دانراوە و ئیلتیزام بکا پێوەی ئەوە ئەمێنێتەوە دادگای فیدراالی ئەوەی داوای ئەکا و ئەبێت جێبەجێ بکرێ سەدر داوا ئەکا پەرلەمان جێبەجێ بکات سەدر داوا ئەکا سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران هەڵۆشانەوەی پەرلەمان بکەن کێ حکم ئەکا لە عێراقا لە ڕاستیە ئەوەی کەوا دوو جۆر حکم هەیە لە عێراقا حکومێکی ئەوەی کەوا ئیداریە کە پێوترێ وەزارەتی فلان بەڕێوەبەراتی گشتی فلان ئەوە جۆرە حکمێکی تریشەیە حکمی دەسەڵاتە دەسەڵات لای کازمی نییە عێراق کۆمەڵە دەوڵەتێکی بچووکی چەکدارە دووەیلاتێکی بچووکی چەکدارە لە ناوەڕاستی عێراق و لە باشووری عێراق هەیە ئەوانە حکومەکەن ئەوانەکەوە هەنگاوەکان ئەنێن جەماعەتی چوارچەوەی هەماهەنگی ئەوان زیاتر ینی سلبین ئیستیفزازی سەدر ئەکەن ناتوانن بە شێوەیەکی نەرمکەوە لەگەڵ سەدرا مامەڵە بکەن هەوڵ ئەدەن هەڵەکانی بقۆزنەوە بۆ ئەوەی کەوا زیاتر ئیستیفزازی بکەن و ناڕەحەتی بکەن کێیە ئەم ناکۆکیانە داپرکێنێ کێیە ئەم ڕەوشە ئاڵۆزا ئارام بکاتەوە ئەگەر لایانی ناوخۆن نییە کێن ئەو لایەنانەی دەرەوە دەتوانن کۆنتترۆڵی جادەی عێراقی هەمژی ئەقلیەتی سەرکردەکانی سیاسی ئێستا جادە بەڕێوە دەبن لە عێراق بیکەن گرفتێک هەیە ئەوەیە جاران کاتێ ئێران خۆی ئەیتوانی ئەو جۆرە هەنگاوانە بنێ بەڵامێکی ئێستا ئێران ناتوانێت چونکە مقتەدا سەدر زۆر ناچێتە ژێرباری ئێرانەکان بەگوێیان ناکە بە پێچەوانەوە لە هەفتەی ڕابردوو بە ئاشکراوتی پایتەختی شیعەگرایی لە جیهانە عێراقا بۆیە ئەبێ خەڵکی کە بێ بۆ عێراق نەک عێراق بڕۆتە شوێن کەوتەیکە ئەو دەستەواژەی تەبعیە بەکاری ئەهێنێ مەبەستی ئەوەیەکەوە چوارچەوەی هەمانگی ئێوە تەبعیە و شوێنکەوتەی هێزی دەرەکین کە بە شێوەیەکی ناڕاستەخۆش مەبەستی ئێرانە ئەمریکەکانیان بەریتانەکان ئەو هێزیان نەماوە ئەو قدرەتیان نەماوە بە تایبەتی زۆر بێزارن لە چوارچەوەی هەمانگی ئەو گروپە چەکدارانەی کەوا لە عێراقا هەن بێتاقەتی ئەمریکەکانەکەن یان هەرێمی کوردستانەکەن ئەوانە هەمویان لە چوارچەوەی هەماهەنگیان کێ ئەوە بکە هێزی دەرەکی ناتوانێت هێزی ناوەکی هەڵەکان ئەوەندە بە دوای یەکە هاتن هەندێکیان لە هەرێکیان پێویستیان بە تەنەزولاتێک هەیە ئەبوایە گەورەترین هەڵە ڕاستە مقتەدا سەدر انسحابی کرد بەڵام گەورەترین هەڵە ئەوە بووکەوە دەستور جێبەجێ نەکرا بۆ زۆرینەی سیاسی گەورەترین هەڵەی دۆم ئەوە بووکەوە زۆر بەپەلە دانیشتنیەکی نائاسایی لە ئەوتڵی تەشریعی پەرلەمان کرا پەرلەمانتارەکانی سەدر شوێنەکانیان گیرایەوە هەموو دەرگاکانیان لە سەدر داخستووە هێزێک نییە من وە ئەزانم بەو شێوەیە بێ یان ئەبێ لایەکیان بۆ لایەکەکەیان تەنەزۆل بکەن یان ئەوەیەکەوە سەدر بە زۆر پەرلەمانە شوێنێکی کە کۆ بێتەوە بڕوە ئەوەش قورسترە ڕوئەدا یان ئاسایی ئەکرێت هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێ هەڵبژاردننی پێشوەختە نەکرێ بارودۆخەکە ئاڵۆستر ئەبێ و ناڕەحەتتر ئەبێ هێژای شێروان شەمێرانی چاودەرێ سیاسی ژێ سلێمانیە گەلەک سپاس سپاس بۆ ئێوەش